جالم بەرهەمەیە ئەوەی کە زۆر جوان بوو دیمانی شاری سلێمانی زۆر بە جوانی نیشاندرابوو لەوانەیە لەبەر سەرقاڵیمانەها هەندێک جارە وێنە جوانانە لە مێشکمانە نەمێنێت بەڵام لەم کلیپەیە لەم ڤیدیۆ کلیپەیە وەکو بیرخستنەوەیەک دووبارە ئەو وێنانەمان بینیە و بڕیاریشە وەڵای منیش حەزم ناکرد و بڕیاریشە ئەندامانی گروپی یانزە لە بەرنامەی کورسات مەگەزینە لەگەڵمانە میوان بن و گفتوگۆی زیاترەکەین لەسەر بەرهەمەکانی داهاتوویان. چینە هەواڵی دووەممان لە یادی 39مین ساڵیادی کۆچی دوایی شاعری گەورەی کورتی منموکریانی لە شاری هەولێر مەراسیمێک ساز دەکرێت کە لە مەراسیمەکەیە چەند وتارێک پێشکەش کرا بە لە یادی 39مین ساڵیادی شاعری گەورەی کورتی منموکریانی کە شاعیرێک بووە هەستی نەتەوایەتی زۆر بەرز بووە و شعرەکانی زۆر لەسەر خاک و نیشتیمان و خۆشەویستی خاک و نیشتیمان بووە لە مەراسیمەکەیە بجگەل لە ئەوەی کە چەند وتارێک پێشکەش کراوە باز لە بەرهەموو و دیوانە شعرەکانی مامۆستا هێمن موکریانی کراوە جگەلەوەش چەند تابلۆیەکی خۆشنووسیش لە مەراسیمەکەیە پێشکەش کراون بە پێکۆ بینێری. ئەمریکا لە دیمەنەکان ئایبینین ئەمە مەراسیمێکە لە شاری هەولێر لە یادی کۆچی دوایی شاعری گەورەی کورد هێمن موکریانی ساز کرا لە شاولێر مەراسیمێک بۆ 39مین ساڵیادی کۆچی دوایی شاعری گەورەی کورد مامۆستا هێمن موکریانی ساز کرا لە مەراسیمەکەدا چەند وتارێک پێشکەش کران بێگومان لە مەراسیمەکەدا نووسەران ئەدیبان شاعیران تایدا بەشدار بوون وەکو لە دیمەنەکانە ئەیبینین جگەلەوەش کە چەند وتارێک پێشکەشکرا باز لە بەرهەموو و دیوانە شاعریەکانی مامۆستا هێمن موکریانی کرا بە تایبەت لە پاڵپشتیکردنی گەلی کوردوو و بەرزکردنەوەی هەستی نەتەوایەتی هاوکات هەر لە مەراسیمەکەدا چەند تابلۆیەکی خۆشنووسی تایبەت بە شعرەکانی مامۆستا هێمن نمایش کرا. خۆتانەوە بۆ بینەرانی کاناڵەکەتان وەڵا لە پەراوێزی ئەم مەراسمەی مامۆستا هێمنە 39می ساڵی بەزا ساڵیادی کۆچی دوای مامۆستا هێمن من بە سیدانە تابلۆی شێوەی نەستەعلیەک لە هەرسیەکەی لە شێعرەکانی مامۆستا هێمن بەشداری پێشانگایەک بوومە کە لە خزمەتانە بووە ئێمڕۆ. وەڵاهی نەک من لەو ئاستەیە بم کە لەبارەی مامۆستا هێمن و قسەکەم بەڵام بە گوێرەی ئەو کەسانەی کە لە ئەدەبیاتی کوردی و لە ئەدەبیاتی ناوچەکە شارەزان مامۆستا هێمن لە ڕەوتی ئەدەبیاتی کوردیە یەکێک لە داهێنەرەکانی شێوازی ئەدەبیاتی لیریک و ئەدەبیاتی عاشقانەیە کە ئەتوانم بڵێم وتویانەوە بارها و بارها لەسەری قسەیان کردەوە کە مامۆستا هێمن وەکو حەڵقەیەک ئەدەبیاتی کۆنی کوردی و شێوازی نوێی بە یەک و گرێداوە یانێ ئەدەبیاتی دوای هێمن بە نەوعێک لە هەر چوار پارچەی کوردستانە مەدیونی ئەو ڕێبازی مامۆستا هێمنە. شاعری گەورەی کەمان مامۆستا هێمن بەڕێزان ماڵباتی شکرە تابلۆیەکی هونەری